پرۆسەی ئەژمارکردنەوەی دەستی دەنگەکان لە شاری کەرکووک بەردەوامە. دوای کەرکووکیش لە قۆناغی یەکەمدا لە 6 پارێزگای دیکە پرۆسەکە دەست پێ دەکات. لەسەر بڕیاری ئەنجومەنی نوێی کۆمسیاران لە کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق بڕیار درا لە قۆناغی یەکەمدا ئەژمارکردنەوەی دەستی دەنگەکان لە 7 پارێزگای عێراق بەڕێوە بچێت کە پێک هاتوون لە کەرکووک، هەولێر، سلێمانی، دوهۆک، نینەوا، سەلاحەدین، ئەنبار و دواتریش لە پارێزگاکانی دیکەی عێراق پرۆسەکە ئەنجام دەدرێت. باپی بڕیارەکەی کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق ئەژمارکردنەوەی دەستی تەنیا بۆ ئەو سندوقانەیە کە سکاڵایان لەسەرە. ئەمەش پێچەوانەی هەمواری یاسای هەڵبژاردنە کە دەبوایە سەرجەم سندوقەکان بگرێتەوە. سەرەتا پرۆسەی جیاکردنەوەی دەستی دەنگەکان لە پارێزگای کەرکووک دەستی پێکردووە و لە کۆی زیاتر لە 2000 سندوق 500 یان پرۆسەی ئەژمارکردنەوەیان بۆ ئەنجام دەدرێت. هەرچەندە بە پێی بڕیارەکانی کۆمسیۆن دەبێت لە قۆناغی جیاکردنەوەی دەنگەکان چاودێری نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوەکان و قاوارە سیاسیەکانی تێدا ئامادە بن، بەڵام بەوتەی هەندێک لە چاودێرانی لایەنە سیاسیەکان پرۆسەکە بە ناشەفافی بڕێوە دەچێت و کەم و کوڕی زۆری تێدایە. پرۆسەی جیاکردنەوەی دەنگەکان 2 ڕۆژە لە کەرکووک دەستی پێکردووە. تاوەکو ئێستاش کۆمسیۆنی هەڵبژاردن هیچ ئامارێکی بڵاو نەکردوتەوە. ئەمە لە کاتێکدایە هەرێکە لە یەکێتی نیشتیمانی و بەرەی تورکمان باس لەوە دەکەن دەنگیان زیادی کردووە و شەڕی ڕاگەیاندنیان دەست پێ کردووە و یەکتر تۆمەتبار دەکەن بە ئەنجامدانی تەزویر. دوای کەرکووکیش قۆناغی جیاکردنەوەی دەنگەکان لە پارێزگاکانی سلێمانی و هەولێر و دوهۆک ئەنجام دەدرێت. لایەنە ناڕازیەکانی هەرێمیش ناڕزایەتی زۆریان لەسەر ئەنجامدانی تەزویری بەرفراوان لە هەرێم هەیە و پێشتریش داوایان لە کۆمسیۆن کردبوو هەموو سندوقەکان بەدەست ئەژمار بکرێنەوە. بڕیارەکەی کۆمسیۆنی هەڵبژاردننی عێراق بۆ جیاکردنەوەی دەستی ئەو سندوقانی سکاڵایان لەسەرە پێچەوانەی هەمواری سێمی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا. باپی یاساکە دەبوایە سەرجەم سندوقەکان بەدەست ئەژمار بکرێنەوە. دوای نزیکەی 2 مانگ لە ئەنجامدانی هەڵبژاردننی 12 ئایار و سکاڵای لایەنەکان پرۆسەی جیاکردنەوەی دەنگەکان دەستی پێکردووە. دیاریش نییە کەی بە تەواوی ئەنجامی هەڵبژاردنەکە یەکلا دەبێتەوە و دادگای فیدراڵی ئەنجامەکان پەسەند دەکات.